وڵاتانی هاوکاری ئابووری ئاسیا و ئۆقیانوسی ئارام کە بە ئاپێک ناسراوە، پابەندبوونێکی گشتی و چەندین دەستپێشخەریان هەیە بۆ چارەسەرکردنی نایەکسانی جێندەری. بەڵام ئەو ئامارانەی کە لە کۆتایی ئەم هەفتەیەدا لە کۆڕبەندی ژنان و ئابووری لە سیاتڵ باسکراون، چیش دەخەنە سەر ئەو بەڕەکارەی کە هێشتا لە پێشە. فرەتر لە 130 ساڵ دەخایەنێت بۆ بەشداریکردنی ژنان وەکو پیاوان لە جیهاندا و ئێمە 300 ساڵ لە یەکسانی جێندەری دوورین. بەڵام هەروەها بۆ نەهێشتنی جیاوازی جێندەری جیهانی لە بەشداریکردندا فرەتر لە 28 تریلیۆن دۆلار لەسەر ئاسی جیهانی یان نزیکەی 17 تریلیۆن دۆلار بۆ ئاسیا و ئۆقیانوسی ئارام تێدەچێت. من نە 300 ساڵم هەیە و نە 130 ساڵ، خەریکە ئیتر ئارامیم نامێنێت. شانتێل ستراتفۆرد سەرۆکی ئاپێک هۆشداری دا لەوەی کە دەستکەوتەکان لە یەکسانی جێندەریدا ناسکە و شیانی هەڵگەڕانەوەی هەیە و ناتوانرێت بە شتێکی ئاسایی وەری بگرین. لەگەڵ زۆرێک لە ژناندا قسەم کرد و بەگشتی ئەو پرسیارەم کرد ئەو ئاڵنگاریانی کە لە بوارەکەیاندا ڕوبەڕوویان دەبێتەوە چین. بێگومان هەراسانکردن لە ڕێگای ئاسانکاری تەکنۆلۆژیا دەستدرێژی سێکسی ئۆنلاین لەو گفتوگۆیانەدا دێتە پێشەوە کە ئەمەش ناخۆش بوو. من بەڕاستی دەمەوێت شارەزایانی تەکنۆلۆژیا کۆبکەمەوە، چونکە تەکنۆلۆژیا ئامڕازێکە کە دەتوانێت دەرفەتی گەورە پێشکەش بە ژنان بکات. یەکێک لە بابەتەکانی سەرەکی لە کارڕەمەکەدا گشتگیری دیجیتاڵی بوو لەگەڵ بەڵین و مەترسیەکانیدا. ئێمە سەیری پێشبینیەک دەکەین کە لە ماوەی دەیەکانی ڕابردوودا 25 ملیۆن بۆ 1 ملیارد کەس لە کۆچکردندا دەبن. دەزانین کە دوای کارەساتەکانی کەشوهەوا ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ژنان بەرز دەبێتەوە. ڕێژەی باربردنی منداڵ بە شێوەیەکی ناپارێزرا و ڕێژەی دووگیانی بێپلان. ئەمە مەزەندە دەکەین کە لە ماوەی 20 ساڵی داهاتوودا 14 ملیۆن ژن دەستڕاگەیشتنیان بە کەرەستەکانی ڕێگریکردن لە دووگیانی لەدەست دەدەن. نگەرانیەکی ترکە لەم کۆڕبەندەدا وەرۆژێنرا گۆڕانی کەشوبا و کاریگەریە ناڕێژەیەکەی لەسەر ژنان بوو. بژاردەکانی وەک پەروەردەی سێکسی دیجیتاڵی، دەست ڕاگەیشتنی دیجیتاڵ بۆ داواکردنی کەرەسەکانی ڕێگریکردن لە دووگیانی بوون، ڕێگاکانی خۆپاراستنی دیجیتاڵی بۆ تەندروستی دەرونی، کاریگەریەکی توندی لەسەرە بەهۆی کارەساتەکانی کەشوهەوا و گۆڕانی کەشوبا بۆ گەنجان. لە کاتێکدا کە زۆر نیگەرانی هەوا و شێوەیان هەیە، هەموو وڵاتان لە چارەسەرکردنەکاندا وەکو یەک نین یان ئامادە نین بە هەمان خێرایی جێبەجیان بکەن. هەندێک جار پەیوەندی بە بەردەوامبوونی دیالۆگەوە هەیە.